یارانە کوردەوار وەختتان وەخێر. من لەسەر پەیجەکەی خۆم و سەفحەی خوسوسی خۆم لە فەیسبووکە مەطلبێکم دانیاگەدا لەبەر ئەمەی کە حکوومەتە حەلیم لە پارلەمانەکەی خۆیان قانونێکی پەسەند کردگە کە کامنت و ستاتوسە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەکەکات و حکومە سێدارەیشی واتیە. بۆ خاتری ئەوەی کە هەم یارانە کوردەوار بەباشی لەم مەوزوعە تێبگەن و هەم یارانە ڕاپەڕینە کوردەوار سربەخۆ لەم سرعەتە حاڵی بوون کە بۆ بحران لە دوای بحران تێت، بۆ خەبەر لە دوای خەبەر تێت و وا ئەکا بە ئینسان کە ئینسان سەتحی وشیاری خۆی بێتە خوارەوە. گشت ئێوە فیلمە سینەماییتان چاو پێکەوتگە. لەناو ئەم فیلمە سینەمایانە بەعزێ مەواقع دیمانەیەک هەست کە ئینسانێک لەسەر دەریاچەیەکی یەخ وێسیاگە، لە پڕێکە یەخەکە ترەک ئەوە گەرەکێ بشکێت و گەرەکێ ئەم کاورا بکەوێتە ناوە ئەو ئاوە و ئەو قبوێ. تەنیا ڕێگەیە کە ئەم ئینسانە ئەتوانێت ئەنجامی بدات و بتوانێ خۆی ڕزگار بکە ئەمەسە حەڕا بکە. یعنی ئەو هەر ترەکەکە ترەکی یەخەکە و سەهۆڵەکە تێ بە شوێنی قاچیە و ئەو قاچێ هەنگاوێ زیاتر هەڵەنێت بۆ تا بتوانێت دەرباز بوێت لەم وەزعیەتە یەخە شکیاگە. خەڵکی کوردەواری ئێمە و ئەکسەریەتە خەڵکانە کۆمەڵگای وڵاتانە دنیایان وا پێکردەگەم ئەژی ئەمانە وانە سرە دەریاچەیەک لە یەخە و یەخەکە تەرەکیاگە شکیاگە و ئەم بۆ خاتری ئەوەی بمێنێت و ئێشێ حەڕا بکە بدەوێت تا بتوانێت ڕزگار بوێت. ڕزگاری لەگرا خۆی لە حەڕاکردنە ئەوێنێتەوە. سرعەت بووگە بە نۆڕمە دنیای ئەمڕۆ. جاران ئینسانەکان لە هارمۆنیەکە خەریک بوون ژیانێکیان ئەوردە بەرەوە، بەڵام بۆ خاتری ئەوەی تۆ کاتە بیرکردنەوە، کاتە وێسیان، کاتە ئاوردانەوە لە پشت نەهێڵیتەوە بۆ تەرەف، ئەمەسە بیهاوێتە سەر گۆلێک کە سەرەکەی سەهۆڵی بەستووە، بیهاوێتە ئەو جێگە و بە پاچێ بەی لە سەهۆڵەکە بشکێت. ئەم ئینسانە لەبەر خاتری ئەوەی ئاوەڕ نەداتۆ و فقط هەڕاکات دەبێ بیخێتە ئاوا مەوقعیەتێ. ئەمە باشترین گزارشێکە کە تۆ ئەیتوانی لە کۆمەڵگای ئێمە و لە سەرزەمینە کوردەوارە و بەعام لە دنیای ئەمڕۆ بیدەی کە تۆ ئەمڕۆ بەشێک لە نۆرمە ژیانت بێ ئەوەی بزانی بووگە بە هەڕاکردن و تۆ ئاوەڕ نادەیتەوە. ئەمە چی دروست ئەکە؟ ئەمە ئانستێبڵەتی دروست ئەکە، نەبوون ئستقرار، نەبوون قەرار. تۆ قەرار خوات لە بێقەراریە لە حەڕاکردنەوێنیت. تۆ ئەبێ ئەم بیتە دەسە ئەو بیتە دەسە ئەو بیتە دەسە ئەو لە پڕێکە ئەوێنی مەسیرێکی فرەچووگی و حچێکە بەدەست ناتکە، فقط هەڕات کردگە. ئەوانەی حکوومەتە حەلیمیان واوە دەسۆ وا ئێوە پێتان وایە ئەمانە بێسەوادن، شاخاوین، تێناگەن. ئەمانە ئەگەریش تێنەگەن ئەبزارەکە وا لە بەردەستیانە. ئەوانەی ئەم کەسانیانە دانیاگە بەسەر کۆمەڵگای ئێمەوە
ڕۆڵ و نەقشی پێیانداگا زانی گێسی بۆچی هەڵی بژاردەگەن و مەئموریەتە ئەوانە چییە. بزانن ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ دەستکردە کەس نییە. من و یارانە ڕاپەڕین خۆمان خەریکین، خۆمان پەروەردە ئەەکەین بە دەقیقە و بە سانیە لەگەڵ ئوموراتە سەرزەمینە خۆمانە هەین و ئەگەر بتوانین ئەحیایەکی سەرتاسەری لە ئینسانە کوردی و سەرزەمینە کوردەوار بکەینەوە بە مەچەکە خۆمان کردگمانەسەوە. کەسێ مەئمورمانی نەکردگە. بۆیە ئەوانەی کە لە بەرامبەرە ئێمە ئەوەستن پۆتەنسیێڵ و قودرەتە مقابڵەکردنیان لە بەرامبەرە ئێمە نییە. هەو سەبەبەکە یەگەڕێتە سەرە چی؟ هەو سەبەبەکە یەگەڕێتە سەرە ئەوەی کە ئێمە کەسانێکین کە سەرزەمینە خۆمانمان لە دەستداگە، بە تایبەتی شەخصە من وەختێ لە سەرزەمینە کوردەوار دەرچووم مەکانێکم بۆ ژیان لەم دنیا نەما، بێمەکان بووم. یعنی لە هەموو شتێدا چۆڕیام بۆ خاتری ئەوەی حکوومەتە حەلیم، کاربەدەستانە حکوومەتە حەلیم پێیان وانە بێت ئێمە ئەو ئینسانینە کە ئەوانە یەخەکەی پشتی سەرمانیان شکاندەگە و ئێمە هەڕا ناکەین. بۆیە تۆ ناوێنی من لەگرا بێم و بێژم حکوومەتە حەلیم غەڵەتی کرد و چاوی دەرەهات و فڵان. نا، من ئێستا تێم بە حکوومەتە حەلیم ئێژم کە لەکوێ ناختان ئەگرین و لەکوێ بنیانتان هەڵەتەکێنین. خەرێکم ئەوتە پێبێژم بزانی ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ چییە و تۆ لە بەرامبەر ئەم کارانە کە ئەیکەی ڕاپەڕین چۆن ئەوێسێت، چۆن ناخ ئینسانە کوردی ئەگۆڕێت و لە بەرامبەری تۆ لەشکەر و سپاهیانە ئینسانە کوردی ئەوێسێت، چۆن ئەو کارە ئەکا، بۆ ئەیکا و چۆن ئەو قودرەت و دەسەڵاتی هەست کە بتوانێت ئەو کارە بکە، چۆن یەکدانەتری بوو لە فەیسبووکی تەوان و قودرەتی هەست بە سەدان و بە هەزاران ئینسانە کوردی بگەڕێنێتەوە ستەیبڵەتی قەرار بیگەڕێنێتەوە سەرە گۆڕان و تەغییرە بنیادین. بۆیە ئەبێ بە تااقەتەوە یاران ئەم دیبەیتە گوێ بگرن. تەماشاکە تەهیجکردن و استدلالاتێک هاوردن کە سەتحی مردم تەکان بدات، ئەوە ئەو کارەسەوە ئامانە گەرەکیانە تۆ وەکو ئینسانێکە لێبێ کە پشتی سەرە یەخەکە تەرەکی بردگە، درزی بردگە و ئەگەر تۆ بوەستی قوتە دەکا و تۆ ئیشێ هەڕاکەی. کەواتە ئێمە لە سرعەتێکە ئەوانە داگیانە ئێشێ هەنگاوەکانە خۆمان درێژتر تنتر بکەینەوە کە ئەو قنەکرین. نا، ئێمە مەلە ئەزانین، مەلەی ناوە سەرمایش ئەزانین، لە شکیانە یەخەکەیش ناترسین، هەڕایش ناکەین. ئەمە مەتۆدا وەڵە با بتگەڕێنمەوە سەر داستانەکە. فرانکلین لە گزارشێکە کە لە ئینساندای لە ئوردوگاکانە ئەشویتسە کە لێو دوام مێتۆدێکی دروست کرد بە ناوە لۆگۆتراپی، وەختی گزارشی ئەدا لە ئەشویت وتی ئینسانەکان کە ئەگیریان ئەیان هەناردنە ئەشویت ئەووەڵین کارێکە ئەیان کرد تەمامە مووی لەشە ئەم ئینسانانە ئەیان تاشین، مووی قژیان، مووی لەشیان، سوێڵیان، ئەبرۆیان، برژانگیان پاقلیسیانەکردن. دوای ئەوەی کە پاقلیسیانەکردن ئەیان هەناردنە ژێرە حەمام و دووشی حەمامی سارد. ئینسانەکە یەک تاڵ مووی بەقەوە نەما بوو، پاقلیسێ وەکو منداڵێک کە لە دایک بوێ. ئاوێکی سەر دەڕژیا بەسەر ئەم لەشە بێتووکە و ئەم ئینسانە لە ژێرم ئاوە سەردە غوسڵە تەعمیمە دەریا.
ڤیکتۆر فرانکلین لە ڕەوانشناسێکی بەرجەستە کە دارای پێگە و منزلەتە ئیجتیماعی بوو، کولەن بە تاشینە لەشی قیافەیان ئەگۆڕی، ساتێکی تر لە ژیان دەسی پێ کرد. ئەیان هەناردە ژێرە ئاوە سەرد، ئاوێک ئەی شۆرد، ئینگار ئەم ئاوە هەموو ڕابردووی ئەم ئینسانەی شۆرد. یعنی ئەمە نە منزلەتی ئیجتیماعیمە، نە پێگەی ئیجتیماعیمە، نە کەس ئەزانی کێس، نە ئەزانی کوڕە کێس، نە خۆیشی ئێشێوە بیری بێرێتەوە کە چی بوو، کێ بوو و لەگرا چیەکە. ئاغای ڤیکتۆر فرانکلین حەمەتەقی ناوی ئەگۆڕیا ئەوە ڕقەمە 1144 و ئیتر گشت کەسێ بە 1144 باسیە کرد. ڕقم بوو، نە ئینسان بوو، نە دەرونیاتی بوو، نە شەخسیەتی بوو، نە پێگەی ئیجتیماعی بوو، نە سەرزەمینی بوو، نە فەرهەنگی بوو، نە عەقبە و حافزەی تاریخی بوو. 1144 بوو. ئەمە لە ناو تەواوە کۆرپۆرێشنەکانە بە ناوە دەوڵەت میلەت کردیان لە تەسلیسە مقدسە قەڵەمڕەوە دەوڵەت میلەت. حکوومەت و قانون لەم سێ تەسلیسە، لەم سێدانەکەوێتەوە تەسلیسە مقدس کە لەم دنیای مۆدرنە دروستیان کرد، شروعیان کرد بە بێهۆیەتکردنە ئینسانەکان. هەر وەکو ئەو کارەکە کردیان بە جوولەکەکان لە ئاشویتسا و ئەو گزارشەی کە فرانکلین ئەیدا بە مردمانە تێر کردیان. لەم سەرزەمینە کوردەوارە ئێمە پرۆسەسەکە 300 ساڵ بوو دەسی پێکرد و بەڵام 100 ساڵە ڕابردوو بە شێوەی سیستەماتیک خەڵک لە وەتەنە خۆی دوور کردیاوە، کریا ناوە شارەکان بە ناوە ئوردوگا. مەسەڵەن تو ئەم ڕەوەندە ئەبینی لە ژێرە دەستە سەدام حسەینە ئەنفالیان دروست کرد. بیانووی ئەنفال ئەمە بوو کە پێشمەرگە تێتۆ لەم لادیانە هێزەگرێ، دەبێن لادیەکان لە بین بووین، کانیە ئاوەکان وشکەین، هەر جۆرە ژیانە کۆمەڵایەتی کوردی لە بین بووین، جەمعیەتەی کە دروست نابن بیانوین بیان کوژین، تا جەمعیەتەکانە تەرە کوردەوار بتوانین کۆچیان بدەین و بیان خینە ناوە شارەکە دەستکردەکانە حیزبە بەعس. بیانوو چ بوو؟ بیانوو مقاومەتە کوردی بوو. لە تورکیە چۆنیان کرد لە 91 تا 98 12,000 لادیان نابود کرد. جەمعیەتەکە چووە کوێ؟ چووە ئەنکارە، چووە ئەستانبول، بێسەرزەمین کریا، استقرار و سوباتیان لێسەند. لای ئێمەش وا بوو، لای ئێمەش سەرکوتە عەشایر لە بین بردنە عەشایرە کۆچەری لە زەمان ڕەزاخانە، هەناردنە پاسکا، ئینقلابە چەرمەک وە سفید کە ئەحمەد ڕەزای پەهلەوی کردی و جەمعیەتێکی فرەی لە لادێکانە کوردەوارەوە کۆچدا. ئەناوە ژیانە ئوردوگاهین. جمهوری ئیسلامی هات تەکمیلی کرد لەگەڵ کۆمەڵە و دموکراتە، لەگەڵ کۆمەڵە و دموکراتە تەکمیلی کرد. لادێکان کولەن تەخریب بوون، خەڵکی کولەن کۆچدیا هاتە حەواشی شارەکان، هۆڤیەتە کۆرپۆرێشنە ئێرانی گرت، هەناردیا مەدرسە و لە ژیانە ئوردوگاهیە دەستەمۆ کریا. لەم جەمعیەتە عیددێ وەکو ئێمە لاو دەرهات. ئێمە کە باوکەکانمان وەتەنیان لە دەستا بوو، حافزەی تاریخی خۆیان لە دەستا بوو، هاتی لە ناوە ئوردوگاکان. لە ناوە ئوردوگاکان ئێمە ویستمان لە بەرامبەرە ساختارە ئوردوگاهی بوەستین. تماشاکەن جەریانە ئێمەی پەنابەر وا لە سەرزەمینە خۆی دەرکەوت. فرەفرقە کاتەکە جەریانە ئەوانەی کە مهاجر بوون و هیجرەتیان کرد. بزان ئەوانەی کە ڕۆیشتنە ئەمریکا و ئەمریکایان دروست کرد، لە سەرزەمینێ کۆچیان کرد بەرەو سەرزەمینێکی تر کە لەوێ ئستقرار پەیاکەن بوون بە خاوەنە زەمین
کولتورە خۆیان زمانە خۆیانیان تەعمیمدا بەسەر ئەو سەرزەمینەوە ئەو سەرزەمینیانە گرت مستەقەر بوون. بەڵام من کە لە کوردەوار هاتمە دەرەوە بە تەورە مطلق کوردەوارم لەدەستدا، بە تەورە مطلق. ئەوە نەبوو کە من لە سەرزەمینێ هاتبم کە لە سەرزەمینێکی ترا مستەقەر بم، لە سەرزەمینێ دەرچوو بم بچمە سەر زەمینێکی بێشناسنامەوە شناسنامەی خۆمی لێ بدەم. نا، من لە کۆرپۆریشنێکی ئێرانی دەرچووم، محاسرەکە نیابنە ناوە جەهانە کۆرپۆریشنەکانە و مەشیایە تابعیەتە کۆرپۆریشنێکی ترم بەدەست بە هاوردایە. یعنی سرمدا بنەوەندەیە بۆ قانونی، بۆ یاسای، بۆ دەوڵەتی، بۆ سنووری و ئەبوایە لە چوار چێوەی نیگاه و هژمونیە دەسەڵاتە ئەمان لە سەرزەمینە ئەمانە من جێگەم بۆ خۆم بکردایەتەوە. ئەمە ئستقرار نەبوو، ئەمە ئستقرار نەبوو، من سەرزەمینە خۆمم لەدەستا بوو و ئوسوولەن تەبدیل نەبووگم بە بەشێک لە هیچ کوێ ئەم جەهانە، بە بەشێک لە هیچ کوێ ئەم جەهانە. گوئین کە من لەم سەرزەمینە ئەوروپایانە بە عنوانی کە لە ڕەشێکی خاوەرە میانەیی کە لە بنەماڵەیەکی موسڵمانەوە تێ دائیمەن لە ژێرە پرسیار، دائیمەن لە ژێرە تەبعیزم و ئەوانەی کە ساحەوە دەسەڵاتە مەملەکەتانن دائیمەن من بە گوناحکارەزانن. ئیمکانی نییە من لە کەیسێکا بڕۆمە دادگا و سەرکەوتوو بێمە دەرەوە مەگەر موعجزە بکەی. تۆ لە پێشۆ بە عنوان ئینسانێکی یاخی بێتەمەدون بەڕبەر وەحشی دریاگیتە قەڵەم و دواکەوتک بێفەرهەنگ. کە لێم دوای اتفاقاتی 11 سەپتەمبر مەسئلەی تەرۆریزمە ئیسلامیش هاتە سەری. یعنی ئێمە بووین بە چی؟ بووین بە مشتێ متەجاوزە جاسووسە ئوغدەیی کە نموودەکەی لە داعشە ئێوە دیتان. ئەکسەریەتی ئەوانەی کە بێسەرزەمین کریان وەکو ئێمە بە ملیۆنها ئینسانە کوردی کە لەم جەهانە وەیلانە دەقیقەن وەکو ئێمەس. عادەتی کردگە بە بێسوباتی، عادەتی کردگە بە بێسەرزەمینی و قەراری گرتگە لە بێقەراریەکی دائیمە. هیچ وەخت بریتانیا نابێ بە خاکە من، هیچ وەخت ئەم سەرزەمینە نابێ بە سەرزەمینە من، هیچ وەخت. پس ئەمە هیجرەت نەبوو، ئەمە لە دەستدان خۆت بوو، لە دەستانە قەرار بوو، لە دەستانە وجود بوو، لە دەستانە سەرزەمین بوو. زۆرینەی ئەوانەی کە هاتگنە دەرەوە وەکو منیان لێ قۆمیاگە. تۆ کاوراوێنی خەڵکە سلێمانیە، خەڵکە هەولێرە، خەڵکە هەمەدانە، خەڵکە تارانە، بە هەموو دەسومەچێکێک و گەرەکی خۆی لەگرا خۆی بخەسێنی، خۆی بە شەکڵ ئەوروپایی دەربێرێ ناتوانێ. نە وەڵکامە، نە ئیجازەی پێ ئەدەن، نە بنەمای ئیجتماعی هەست، نە بەدەسەڵات ئەگا، نە هیچ نمودێکی هەست. ئینگار کە ئینگار لە سەیارەیەکی ترۆ هاتکە گۆشەیەکی بۆ خۆی گەرەکە و گەرەکێ نانێ بخوا. نە ئەستقراری هەست، نە تعریفێکی بە ناوی سەرزەمین ماگەسەوە، نە ئارامشی هەست، نە ڕۆحێکی ساکنی هەست. تۆ کاوراوێنی لە هەولێر و هاتگە 15 ساڵە لەم مەملەکەتە ئیقامەتیان پێنەداکە. 15 ساڵە ئەم ئینسانە ئێژی لە ئوردوگاکانە سیبریا زندگیەکە، تەمامە زندگیەکەی بگۆ جانتایەک. لە لیڤەرپۆڵ ئەڕاتە مانچەستەر، لە مانچەستەر ئەڕاتە ساوتپۆرت، لە ساوتپۆرت ئەڕاتە لەندەن، لە لەندەن دەرەچێ بۆ فەڕەنسا، لە فەڕەنسا دەرەچێ ڕوا بۆ نۆروێژ، لە نۆروێژ دەرەچێ بۆ ئاڵمان، لە ئاڵمان دەرەچێت تێ بۆ گرا. قەراری نییە، هیچ ڕسمێتێکی نییە، هیچ کەس نایوێنێ و هیچ ئەحساسە تەعەلوقێ بە هیچ خاکێ ناکە. ئینگار لەم کوڕەی زەمینە غەریبەس، ئینگار غەریبەس. و ئەمان بحران لە دوای بحران بۆ تۆ دروسەکەن کە تۆ هەڕاکەی، فقط هەڕاکەی. بۆیە تۆ
خروجیەکەی ئەوێ بە ئینسانهایەک کە تۆ ئەمڕۆ ئەیانوێنی، جامعەیە کە تۆ ئەمڕۆ ئەیوێنیت. حکوومەتە حەلیم تێت بە مەردەمێژێت، ئیتر کامنتیش دابنێن حکمی سێدارەتانەدەم. حکوومەتە حەلیم وایژێ کە مەردم فکر بکەن ئێستا گەورەترین مقابلەیەک لە بەرامبەری حکوومەتە حەلیمایەکەن دێژن غەڵەتە کرد، من مەیلمە هەر کامن تێدانێن پیاگی بێ بمگرە. ئێستا لەگرا مەردم فرامۆش ئەکا کێ سەرزەمینەکەی بردگە، مەردم فرامۆش ئەکا چی بەسەر هاتگە، مەردم فرامۆش ئەکا ئەمنیەتی اقتصادی لەدەستدا. ئەو جۆرەی کە جاران نانی پەیدا کرد و ژیان یەکرد ئیتر ناتوانێت ژیان بکات و نان پەیدا بکە. ئەو جۆرەی خاکی بوو و تەعەلقی بوو و ئارامش و استقراری بوو، نەماگێسی نەها بەدەستیەوە. ئەو جۆرەی کە جاران سەروەتی ئیجتماعی و سەروەتی ڕەوابەتی بوو، شەخسیەت و مەنزەلەتی ئیجتماعی بوو، نەیماگە، هیچ کامی نەماگە. فقط فێری ئەکەن پارویە بگرێ بەدەستەوە هەڕاکە و جمێن با و هەڕاکە و جمێن با و هەڕاکە و جمێن با. هەچێکی تر نە ئاوەڕە بداتەوە، نە شمشێرەکەی دەربێرێت، نە بدا لە تەرەکە یەخەکە لە جێگێکا بیوێسێنێت، یا مەسیرە تەرەکەکە منحرفکە، نە ئەناڵ نەوکارە بکات، ئەو مەجالی پێنادات. تحت ناوە جەهانی بوون خەریکە وای پێکات، بێن بنوارنە کەمیونیتی کوردەکان لە ئەوروپا. هەل نەبووگەن لە ناو کۆمەلگای غەربا و هەل ناون. خەریکن بە هەر شێوەیەک پوڵ پەیاکەن، نیوەی فرەیەکیان وا لە زندانە چون استقراری نییە. زوانە خارجیەکە بە باشی فێر نەبوو کە چون ئێحساسە تەعەلقی پێناکە، چون نەگەرەکی سیتیا زندگی کە نەگەرەکی سیتیا بمێنێت و نەقسەیەکی بۆ کردن هەست تا زوانەکەی فێر بێت و احتیاجی بەم گفتوگۆ بوێت. ئەو ئوسولە نەیگەرەکە ئیتر فکر بکاتەوە، چون تۆ پێویستیت بە ئەبزاری زوان و کەرەستەی زوانە بتوانی قسە بکەی کە لە خلالە قسەکردن تا بیرۆکە بێتە دەرەوە، فکر بێتە دەرەوە. ئەو نەیگەرەکە فکری لێ بێتە دەرەوە، ئەو نەیگەرەکە تەرحە مەسائلە خۆی بکات. ئەو فقط ئیمڕۆ کە کەیفیەتی نەماگە، ئیمڕۆ کە کەیفیەتی نەماگە، کوواڵەتی نەماگە بۆی، ئیتر سەرزەمینی نییە، ئیتر خاکی نییە، ئیتر وجهی ئیجتماعی نییە، ئیتر کەسوکاری نییە، ئیتر پەیوەندی عاتفی نییە، ئیتر ژنی نییە، مناڵی نییە، ئیتر باوکی کەس نییە بەو معناواتە کە دەسەڵاتی باوکانەست، ئیتر شووی کەس نییە بەو معناواقعی کە دەسەڵات و نەقش و ڕۆڵی هەست بە عنوانە شوو، ئیتر ژنە کەس نییە بەو معنایە کە متعلقە بە بنەماڵەیە، بە خانەوادەیە متعلقن بە ئەو. ئەم ئینسانە هەر حەڕاکە، یعنی ئەیگۆڕێ وەلەگرا فقط خۆی نامپەکە، یعنی خۆی سڕەکە، نایەڵێم گشتە چتە بڕاتە ناوی زێهنی، فقط خۆی گەوجەکە لە دوورۆ بەردەیە تەقینە و جمێنێکەدا و دەرەچی. ئەمە کریاگە بەم ئینسانە و ئەمانە ئەمیانەگەرەکە، ئەمانە دقیقەن ئەمیانەگەرەکە، دقیقەن ئینسانێکیان گەرەکە لە عەدەمە استقرار، لە ئەنسرتنتیە، ئەنستیبڵیتیە، کە ئەم ئینسانە بەڕاحەتی وەکو شەپۆل بیهێنی و بیوەی، وەکو گیان لێ بکەی، وەکو کەشتی شێتەکانی میشل فوکۆ، وەکو کەشتی شێتەکانە ناوە دێوانە لە قەفەسپەڕی، One Flew Over Cuckoo's Nest. وەختێک چوونە ناوە ئەو قەدەریا بەرەو بێنەهایەت بڕۆن و تەرد کریان. سەرانە حکوومەتە حەلیم بزانن، یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ، ئەووەڵین نمونەی واضحە ئینسانهایەکی کوردی بوون کە تەجروبەی ڕوتە لە دەستدانە سەرزەمینیان کرد. ئێستا پەیمانە حەیدەری دانەیە بێ سەرزەمینە لەم دنیا، دانەیە غەریبەس لەم دنیا کە متعلق بە هیچ خاکێک، بە هیچ فەرهەنگێک، بە هیچ زوانێک نییە، متعلق بە هیچ مەردمەیەک نییە. پەیمانە حەیدەری خۆی سیوخۆی
و لە پەیمانە حەیدەری ئاوەڕی داوە وەختی هەڕایە کرد بە دەستە ترەکەکەی سەریەخەکە تۆ دروست کرد و ئاوەڕی داوە شمشێرەکەی نیا بەر ترەکەکە وتی ئەم دەریاچە من یا ئەیشکێنم و گشتمان بە یەکەوە ئەخنکەین یا تۆ ئەخنکێنم تێ و ئەو سەرزەمینە کە تۆ لە ژێر قاچە من کێشاتۆ جارێکی تر فەتحیەکەمەوە و تێم فەتحیەکەمەوە و گۆشەیە لەم دنیا ئەدڕم و بەدەستی تێرم بۆیە ئەم شەڕەکە ئێمە ئەیکەین نە شۆخی واتیە نە لە مەرگ ئەترسین نە لە کوشتن ئەترسین ئێمە ئەم قەڵەمڕەوە کوردەوارە بە زەبرە شمشێر ئەکەینەوە لێتان تۆ نازانی تامە بێ سەرزەمینی یعنی چی تۆ نازانی تامە غوربەتە لەم دنیا یعنی چی تۆ نازانی نەبوونە قەرار و نەبوونە بێسوباتی یعنی چی ئێمە لە پەیکێک ڕام و هەڕان ناکەین بۆ ناو گەڵی کنیشتێکی ئیسپانی لەوێ هەڕا بکەین خۆمان بە بورجێک لە پای ئیفلە پاریسۆ بگریسێنینەوە ئێمە لە پای ئیفلۆ هەڕا ناکەین بۆ مەیکەدەکانە لەندەن لەوێ خۆمان دابمرکێنین و بخەینە ناوە بێخەوەری وا ناکەین ئیتر وا ناکەین ئێمە لە پشتە یاسا و دەستکەوت و نظامە سوڵتە و مافێ مرۆڤ و دەرچوون و گەیشتن بە مەدینەی فازڵە بەڵام لە عەسڵا سوارە کەشتی شێتەکانە فکۆبوون لەو تەوەهومە ئیتر نامێنین و نەماگین تۆ بە هیچ لە تایف و لە حیەلێک تۆ بە هیچ خود ئەو تەوتەئەیەک تەحتەناوە هیچ ئیدەیەک ناتوانی ئەم عەدەمە ئستقرارە بۆیتە بەرەوە تۆ ئەزانی لەگەڵ کێ تەرەف بووگی تۆ لەگەڵ دانەیە ئینسانی سەرزەمین لە دەستداگا تەرەف بووگی وا ئەزانێ سەرزەمینی لە دەستداگا وا ئەزانێ لە هیچ کوێ ئەم دنیا ناگیرسێتەوە وا ئەزانێ ئەم تەمەنەی کەماگە لە ناوە یەک عمر هەڕاکردنا خەریکە تێ ئەپەڕێت و بۆ فتح سەرزەمینە خۆی ئەگەڕێتەوە وەکو کاوڕیەکانە ناوە ئەسپە تورینە واوتی ئێمە ئەگەڕێینەوە و ئێمە گەڕیاینەوە و ئێمە ئەگەڕێینەوە و دانە بە دانەی ئێوەی کە عاملە بێ سوباتی ئینسان و لە دەستچوونە سەرزەمین و لە دەستچوونە وجودە ئینسان بوون لە سێدارەتان ئەدەین مەسلوبتان ئەکەین نە ئەو جۆرەی کە مەسیح مەسلوب کردیا ئەو جۆرەی وا جنایەتکارانیان مەسلوبە کرد کەم تاوانەیەوە گرتەکتانە سەئەستۆ ئەبعادە گەورەی جەهانی هەست و فقط ئەم سەرزەمینە نییە ئێمە ئاخرین هەڵقەی ئینسانیەک بووین کە مەشیایە وایان پێمان بکردایە و وایان پێمان کرد بە هاوکاریە ئێوە وایان پێمان کرد پس تۆنە لە دەردەکانە ئێمە تێ ئەگەی نە ئەفەهمی داستان چییە داستان ئینسانێکە وایتر لە هەڕاکردن شەکەت بووگە ئینسانێکە وایتر هەڕا ناکە ئینسانێکە وایتر فکر ناکات ڕزگاری وا لە سرعەتە نا ئینسانێکە کە فکرەکە ڕزگاری وا لە شەڕکردنە وایتر هەڕا ناکات شەکەت بووگە لە هەڕاکردن شەکەت بووگە لە نەبوونە ئستقرارە شەکەت بووگە لە بێ سەرزەمینیە شەکەت بووگە لە بێ کەرامەتیە شەکەت بووگە لەوەی کە ئیتر خۆی نییە معلوم نییە کێس گۆڕیان لە باسەکەی بەریان دەراورد وەکو هاتۆ لە پێکاکا چۆن کاورا گۆڕی کاورای سنەی تێت ناوی فەرزادە لەباسەکەی بەریدا ئەکەنی جە لە پەکەکە ئەکەیتە بەری ناوی ئەنێ هەڤاڵ ئەقید ئەهەنێری لە کوبانیا ئەیکوژن دوای 4 ساڵ ئێژی هەڤاڵ ئەگید ڕۆژ هەڵات لە کوبانی هاتە کوشتن تۆ ئەوە داتماری بێهوڤیەتە کرد سڕی تۆ لە خوای حەپۆت کردە ناو زەهنی و بەردەداتە کوشت دایکەکەی تێریتە بەرە تەلەڤیزیۆن هەڵخاتۆ بۆ حەپۆ بێژێ عەقیدە من ئێوە واتان کرد دانە بە دانەتان واتان کرد بەم مەردمە ئیستە خەریکە نەمایشە ئەوە نەبەرەوە
ئەوە نەبەرەوە مردمەکەی داخڵیش نازانێ بێقەرار کریاگە نازانێ زەعیف کریاگە نازانێ بێدەسەڵات کریاگە نازانێ تر وەکو جاران ناتوانێ نان دەربێرێ نازانێ تر جێگەیەکی نییە پێیبێژێ وەتەن دڵی تەنگ ناوێتەوە بۆ بستێ خاک نازانێ عتوفەتی نەماگە ڕەوابەت ئیجتیماعی نەماگە نازانێ مۆڕەوەنەوە لە یەکتری نازانێ متمانیان بە کەس نییە هەر کەتێ پێیان وایە ئاسایشە پاراستنە میتە تورکیەس ئتلاعاتە ئێرانە گشتی خۆفرۆشە گشتی جاسووسە گشتی پەدەرسوختەس گشتی ئاتکە تەجاوز و پێ بکە گشتی ئاتکە تەعەدات پێ بکە گشتی ئاتکە کڵاو بنێتە سەرە گشتی ساختە چییە گشتی درۆزنە گشتی خوێڕێ و گەرەکتان وا بکەن بە مردمە بەڵام یەک مەسئلە تێنەگەین وەختێ نظامە سوڵتە بەم قودرەتە بەم بێڕەحمیە کەوتە گیانە ئینسان و کوردی و سەرزەمینە کوردەوار ئەم تەجروبە بوو ئەوەلین بار ئینسانە کوردی کردی لە قەرنە 21 ئەمە ئینسانە کوردی بوو تەجروبەی بێ سەرزەمینی و غەریب بوونە لەم دنیایە کرد دوو ڕێگەی هەست یا لەم غوربەتە بمرێت لە هەڕاکردنە بمرێت یا ئاوەڕ بدات و شمشێرەکەی بگرێتە دەست لە بەرامبەر سپای بێشمارە ئێوە بوێسێت بەڵام مەرگە قەهرەمانانە بکات بەڵام هەڵی ببژێرێتە و مەرگەی کە ئەیکات وانتخابی کات ئەو ئەم دەحفە لەگرا استقرار ئەگرێ لە مەردانگی خۆیە استقرار ئەگرێ لە جەنگاوەریە و لە بەرامبەر خەی لە سپای تۆ ئەوێسێت ئەو دەمەیش زندگی ئەکات و ئەو دەمەی ئەژید کە شمشێرەکەی کەلەی ئێوە ئەقرتێنێت ئەو دەمەی ئەژید وا زەخمە شمشێرەکانە ئێوە لە پەیکەری ئەکەوێت بەڵام دەست و مەچەکی لە شمشێر ناکەوێت و ناوێسێت یەک نەفەر ئەبێ بە دوو ئەبێ بە سێ ئەبێ بە 4 با بزانی ئێوە شەرافەتتان نەهێشت بۆ ئینسانە کوردی با بزانی ئێوە کەرامەتتان نەهێشت بۆ ئینسانە کوردی وەلێ با بزانی ئێمە جەهەنەمیانین وا شەکەت بووین لە هەڕاکردن وا شەکەت بووین لە بێ سەرزەمینی وا شەکەت بووین لە بێ هۆڤیەتی وا نەمانگەرەکەی تر هەڕاکەین وای تر هەڕا ناکەین بەڵکو ئاوڕە دەینەوە وە شەڕ ئەکەین لەگەڵتانە لەم دەریاچەوە ئێوە تەرەکتان تێخست گەشتمان بە یەکۆ ئێشێ ئەوق بووین ئێمە هەڕا ناکەین و تۆ لە جێگەی گەرما دانیشتویت و تەرەکەکە ئێمە تەعقیب کات و ئێمە هەر هەڕا بکەین و هەر خۆمان داماڵین لەبەرەوەی هەنگاوەکانمان شت لەوێ کۆڵە پشتەکە فڕەبین کۆڵە پشتەکە فڕەبین کاپشنەکەی بەرمان فڕەبین کاوشنەکەی بەرمان فڕەبین پۆتینەکانی پێمان دەربێرین تا ڕوت ئەوینەوە و ئاخری ترەکەکە بمان خواد نەوە ناکەین نا نوکە شمشێرەکە خینە بەرە ترەکەکە و شمشێرەکە ئەجەڕێنین و هەلمەن مبارزەکەین با بێتە بەرەوە بۆیە حەلیمە کوردستان حکوومەتە حەلیم ئەحزاب منتەسەبە بە کورد کۆرپۆرێشنەکانە منتەقە ئێوە لەگەڵ جەهەنەمیان و شۆڕشت جەهەنەما ڕوبەڕوونەم دەفە شەڕکەریە ئێمە لە سوارخاسیمان نییە ئەسپی ئەجەڵ هەڵمانی گرتگە مەجبورین شەڕ بکەین مەجبورین ێژێ لە تورکێکیان پرسی لە ئۆقیانوسا خەریکی مەلە ئەەکەی قرشێ پەلامارە ئەدا چی ئەەکەی ئەژێ ئەڕۆمە سەردارێ ئێژن ئۆقیانوسە داری تیانی ئەژێ مەجبورم حاڵیتە مەجبورتان کردین شەڕکەین لە سوار خاسیمان نەبوو بێوەتەنتان کردین بێ سەرزەمینتان کردین لەم دنیا غەریبتان کردین بێ کەسوکارتان کردین بێ ئستقرارتان کردین ڕۆمانس نەما هونەر نەما جوانی نەما محەبەت نەما ڕۆڵ و نەقش نەما حەیچی نەما لەم دنیا دەسی پیا بگرین پوڵ نەوێت پوڵیش وەکو دەسماڵە توالتی لێ هات کە
نازانین چی بکەین بە 50 پوندی و بە 20 پوندی ما تحتی پێپاکۆ بکەینەوە فاحشە بازی پێ بکەین قماری پێ بکەین نازانین چی بکەین بەم پوڵە فقط ئەزانین فرە بێقەرارین فقط ئەزانین فرە غەریبین لەم دنیا بۆیە با بزانی ئەو ئازارانەی وا پەیمانە حەیدەری لە ناویا هاتە دەرەوە لە ڕەنگە ئازارە تۆی ئیبنە فاسدا نییە تۆخمە فاحشە وا ئێمە ڕزگاریمان لەو پەتە ئەوێنینەی خەینەمە لە ئێوە دانە بەدانە وا ئێمە قەرارمان لە ناوبوودیە ئێوە ئەوێنینەوە و تۆ ناتوانی ئەم کارە بە ئینسان بکەی بە مرۆڤێ بکەی کە ئەم جەهانە دروستی کرد ئەم جەهانە بە غایەت بێڕەحم و بۆگەنە ئێوە دروستان کرد ئێوە دروستان کرد وا ئینسانتان لە سەرگەردانیا لە بیاوان بەرداگە وا ئینسانتان سوارە کەشتی شێتەکانە فۆکۆ کردگە و بەرتەنداگەسە ناوە ئۆقیانوس ئەم کەشتێ ئەگەڕێتەوە و ئەم ئیستقرار ئێوە ئەسووتێنێ ئاگری پێوە ئەنێت ئەوە سەو شتێ ئێوە تا ئیستە لێ تێنەگەیکن تۆ فکرەکەی بە گەوجاندنە خەڵکە هەولێر و سلێمانی و سەقز و کرماشان و هەمەدان بردگتە سەبەرۆ بەڵام ئەم کەلامە لە زارە ئینسانێکی بێسەرزەمین ئینسانێکی غەریب تێتە دەر وا دەست ئەکاتە ناوە ناخە ئینسانە کوردی و ئێژێ کاک پەیمان منیش وەکو تۆم وەرێ نەمەزانی قسە بکەم سەرتاپای گیانم ئەیزری کاند نەمەزانی قسە بکەم تۆ کە ئەدوێی من ئەدوێم تۆ کە حرەکەت ئەکەی من حرەکەت ئەکەم ڕاپەڕین لەو ڕۆژەی دروست بووگە تا ئیستە سەدەن ڕۆڵەی ئینقلابی بە ئیمانی دروست کردگە وا تۆ ڕۆژێک لە مارشی خیابانە تەنافی دارەکان بەدەستیانەوە ئەوێنیت و هەرچی چەپەڵی وەکو ئێوەس لە داری ئەدات بێسن بە دیارە ئەو ڕۆژە تۆ فکرەکەی خەڵکی بازی ئەدەی بە دروستکردنە ئەنتەر و پەیکەرە مەیمون و بە دروستکردنە ئینسان خوێڕی و بە دروستکردنە مەلیژەکە ناوە سۆشیال میدیا و بەدانە قەیرانە یەک لە دوای یەک لە دوای یەک و بە هاوردنە ئینسانە خوێڕی بە ناوە پسپۆڕ و بە گەمژاندنە مردم ئەم مردمە ئەلکەنیش بێ و سەوادیشی نەبێ و جاهل بێت هەست بە دەردەکە هەست بەوە ئەکا خەریکە هەڕاکە هەست بەوە ئەکا قورس بووگە و هەناسەکەی نایکێشێ هەست بەوە ئەکا چاری ئەم سورعەتە ناکات بۆیە تو ئەوێنیت ڕۆژ نییە نێژن لەم سەرزەمینەیەکی خۆی نەدا بەر فیشک و خۆی نەکوشت ڕۆژ نییە یەکێک لەم ژیانە دانە بەزی و تیکتەکەی داوە بەخواوتی بۆ خوات منەم دنیامە ناوێت ئێمە نە ئیڤان کەرامازۆفین تیکتەکە بینەوە بەخوا و بێژین ئێمە لەم کەشتی تۆدا ئاوەزین عەجەب دنیای کەسیفێکە دروست کرد نەوەکو حیچ کام لەو زەعیفانەی وا مەندوو بوون لە هەڕاکردن بەدەست ئێوەوە فیشەکەنین بەناو چاوە خۆمان ئێمە سەرگەردانەکانە ئەم جەهانینە ئێمە بێوەتەنەکانە ئەم جەهانینە ئێمە غەریبەکانە ئەم جەهانینەوە هەڵ ئەگەڕێین و نوکشم شێرەکە بەرامبەر بە ئێوە ئەگرین ئەم مەرگە بەش ئەکەین لە بەینە خۆمان ئەم زەجرە لەگەڵ ئێوەیش بەشی ئەکەین تا تو تامە ئەم زەجرە بناسیت با بزانی ئەم نابودیە ئێمە تەقسیمی ئەکەین تەکتووە نایەڵین خۆمان نابود بووین نایەڵین ئێمە زاو زێمان نەکرد بێ و تۆ وەکو دڵ تەرەکی بیت نایەڵین ئێمە مناڵەکانمان لە فەسادا ئەوق بێت و لە مەوادە مخەدرە بمرێت و لە بێکەسیان نابود بێت و مناڵەکانە تۆ مل بتەرەکێنێ و ئەستور بێت و تایتڵ و عنوانی بێت و لەم دانشگانی دنیا دەرس بخوێنێت و ملیارد سروەتی کۆ کرد بێتەوە و ئێمە مەزڵومێک هەڕاکەر دەرچووبین لە دەستە ئێوە لە بێ هوڤیەتیە وەلێ تۆ مابیتۆ نە تۆ ئەو کۆشکەت بڕاونانە ئێمە دانیاکە ئێمە ئیتر هەڕا ناکەین
خەڵکی کوردەوار با بزانی سەگ وەختێ پەلامارە ئەدا کە هەڕاکەی لەبەرەوەی حەیوانی وەحشی تارگەتە خۆی و هەدەف خۆی لە پشتۆ شناساییەکە بە مەحزێ هەڕا کرد پەلامارەدا پێی وایە هەدەفی و ئەبێ بتخوا بەڵام ئەگەر لە بەرامبەریا وێسیای محکەم بەرە و پێشی چووی ئەترسێ و دەرەچێت ئێمە ئەژدادمان لە سەگ سڵی ناکرد بەرامبەر بە سەگی دڕ ئەڕووی بەرامبەر بە حەیوانی دڕ ئەڕووی و ئەی تۆپاند ئەمانە ئێمەیان فێر کردوتیان هەڕاکە بترسە و هەڕاکە بترسە و هەڕاکە ئێمە هەڕا ناکەین ئەمانە کۆمەڵێ سەگەلی نظامە سوڵتەن وا دوو بەردیان لێبەی وەکو سەگ ئەتۆپن و ئێمە هەڕا ناکەین حکوومەتە حەلیم با بزانی ئەوەی ئێوە لە پەیمانە حەیدەری و ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ تەشخیستان نەدا شەکەتبوونی لە هەڕاکردن بوو ئێوە پێتان وایە بوو پوڵتەکانمانی داگە MI6 دروستمانی کردگە CIA دروستمانی کردگە بێوەتەنی دروستمانی کرد غوربەتە لەم جەهانە دروستمانی کرد نەبوونە ئستقرار دروستمانی کرد پەیمانە حەیدەری ئەم جەهانە گەڕیاگە بە ئەندازەی کافی مەسرەفی کردگە سەواحلە دۆژانیرۆی بەستگەسۆ بە سەواحلە کوبا ئەوەی کروز بوو بێسواری بووگە و ئەزانێ لە هەموو کەسێ لەم دنیا غەریبترە و لە غوربەتان نامرێت مەرگ من دەبێت مەرگ تەمامی ئێوەی لەگەڵا بێت من نایەڵم ئەم ئینسانە کوردیە لەم غوربەتە بمرێ لەم بێ سەرزەمینیە بمرێ لەم بێ زوانی و لەم بەسە زوانیە بمرێت نایڵم ئەو ئیجازە نادەم ئەم کاروانە کە ڕێکەوتگە دانە بەدانەی ئێوە بەسەر دار عەموودەکانە کوردەوارە هەڵەکێشێت دانە بەدانەی دوژمنانە ژیان دوژمنانە کوردەوار دوژمنانە کوردیەت و حڕیەت و ڕەهایی دانە بەدانەتان هەڵەکێشێت ئەم نظامە سوڵتەی ئینسان غەریبکەرە بە ئینقیاد کێشە بە دەست و مەچەکە ئینسانە کوردی نابوو دەوێت و نابوودیەکەین ئێمە ئیتر هەڕا ناکەین جاودانەگیە ئێمە لە شەڕە مانەوەی ئێمە لە شەڕە من نایەڵم لەم غوربەتە لە تەنهایا بمرم لە بێدەنگیا بمرم من لە مەیدانە قارەمانانەی شەڕە ئێوە بە خۆم و شمشێرەکەم تاکە شمشێرەکەم سپای ڕەشە ئێوە بە شەڕە خوێنم بێن من نایەڵم لە بێدەنگیا بمرین نایەڵم لە غوربەتا بمرین نایەڵم مەرگە ئێمە ئیشی تاوان سەنگین بەپای ئێوە بنووسێت